وەکو گوتم ئەو بەشەیان بەشێکی زۆر زۆر ئاسانە، بەڵام یەک لاکەرەوەیە لە بۆ هەر هەموو توێژینەوە. بەسەریعی بەبیرتان دەهینمەوە ئینشاءڵڵا هەمووتان لەسەر کۆمپیوتەرەکەی خۆتان سێتەپتان کردیە باشە. وەکو بەبیری نانەوەکی خێرا ئەمە لە بابەتی ئامار دوو بەشمان هەیە، بەشەچان ئەو داتایانن کە کوالیتیتڤە، بەشەچان ئەو داتایانن کە کوانتیتیتڤە. کوالیتیتڤ واتە داتایەکانمان نەوعیە، لە کوانتیتیتڤ داتایەکانمان ژماردنە ڕقەمیە. بەشی کوانتیتیتڤ دەبووە دوو بەش، بەشەچان پێمان دەگوت دیسکریپتیڤ ستاتیستیکس واتە چی؟ واتە وەسفکردن. بەشێکیشان پێمان دەگوترێت ئینفرێنشەڵ واتە ئیستنتاجی یعنی نەتیجەی دەداین. لە بەشی دیسکریپتیڤ ستاتیستیکس ئەمە ئەوڕۆ باسی ئەوەی دەکەین کە ئەو بەشە هیچ توێژینەوەک نییە کوانتیتیتیڤ ڤیتو ئەو بەشەی تێدا نەبی، یعنی هەموو توێژینەوەکی کوانتیتیتیڤ دەبیت بەشی دیسکریپتیڤ ستاتیستیکسی تێدابی. تەواوە جەماعەت؟ دووبارەی دەکەمەوە، هەموو توێژینەوەکی کوانتیتیتیڤ داتا یعنی ئەو داتانەی کە دەژمێردرێن هەر هەمووی دەبیتن بەشی دیسکریپتیڤی تێدابی. سەیری ئێرەکەن دێنەوە دووبارە ئەگە باسی دیسکریپتیڤ بکەینەوە بە شێوەیەکی وەکو دەڵێ درێژتر، تاوە بە شێوەیەکی درێژتر باسی دیسکریپتیڤ بکەینەوە. ئەمە دیسکریپتیڤ ستاتیستیکس لە چ پێک دێت؟ لە دوو بەش پێک دێت. بەشێکیان گوتمان بریتی بوو لە چه دیسکریپتیڤ ئەگەر بەبیرتان بێ، بەشێکیان بریتی بوو لە سنترال تندنسی، یعنی چی؟ یعنی حەز لە بۆ ناوەڕاست، چەند لە بۆ ناوەڕاست دەڕۆین پێ دەڵێن حەز لە بۆ ناوەڕاست، پێی دەگوترێت چی جەماعەت؟ پێی دەگوترێت سنترال تندنسی. تەواوە؟ سنترال تندنسی. بەشێکی دیکەیان چییە؟ بەشێکیان پێمان دەگوت چە؟ بەشی دووەمینیان پێمان دەگوت دیسپێرشن. دیسپێرشن یعنی چی؟ یعنی لادان. ئێستا دەبی هەموو توێژینەوەک ئەو دوو بەشەی تێدابی، هەموو توێژینەوەک. هیچ توێژینەوەکمان نییە بەبێ ئەوەی ئەو بەشانەی تێدا نەبی. دووبارەی دەکەمەوە، هیچ توێژینەوەکمان بەبێ ئەوەی ئەو بەشانەی تێدا نەبی. چێ دەتوانی نمونە هی سنترال تندنسی، نمونەکانی سنترال تندنسی چنە؟ یەکەم شت کە لە ناو سنترال تندنسی هەمانە ئەمە بریتە لە مین. غەیری مین چی دیکەمان هەیە جەماعەت؟ مۆدیشمان هەیە. غەیری ئەوەی چمان هەیە؟ میدیانمان هەیە. ئێستا ئەوانە زۆر زۆر ئاسانن، ئەم لە بۆتان باس دەکەم. کەواتە هیچ توێژینەوەک نییە یان مین، مۆد، میدیان کە هەر سێکیان بەمانای ناوەڕاست دێن. هیچ توێژینەوەک نییە لە هەر بوارێک بی ئەوەی تێدا نەبی کە باسی ناوەڕاستی تێدا نەبی. ئەدی دیسپێرشن، نمونەی دیسپێرشن لەوەی تێبگەین یعنی لادان جەماعەت هەموو توێژینەوەکان، چونکە من گوتم باسی ئەحسای ناکەم، ئەمە لە بۆ توێژینەوەکەی خۆمان دەمانەوێت هەموو توێژینەوە کە ئەمە دەیکەین دەبی ئیلا یان ستاندەر ئیرەر یان چی دیکە؟ یان ستاندەر دیڤیشن هەبی، یان ستاندەر ئیرەر یان ستاندەر دیڤیشن هەبی. ئێستا پێشتان دەڵێم فەرقەکەیان چییە. تاو کەواتە هەموو توێژینەوەکی کە ئەمە هەمانە جەماعەت دووبارەی دەکەم هەموو توێژینەوەک دەبیت یەکێک لەوانەی تێدابی مین لە بۆ نمونە لەگە ستاندەر ئیرەر، باشە؟ مین لەگە ستاندەر دیڤیشن. تەواوە؟ بەشێکی دیکەشمان هەیە پێ دەگوترێت ڕێنج. کەواتە بەڵێ ئێستا ئەمە لەو بەشەی دێین بزانین بە چ شێوەیەک داتایەکانی کە ئەمە هەمانە شیکردنەوەیان لۆ دەکەین، هەم سنترال تندنسی دەدۆزینەوە هەم دیسپێرشنیش دەدۆزینەوە. ئەگەر یەکێک پرسیارێکم لێ بکە بڵێ ئەمن هیچ لە ئامار نازانم، بەڵام دەتوانی بە وشک پێم بڵێ چی ئیسفادەک لە سنترال تندنسی لەگەڵ دیسپێرشن دەکەم؟ هەردووچیان بەکاردێت لە بۆ دروستکردنی خشتە و وێنە.
بەبیرتان دێ گوتم دەبی هەموو توێژینەوەک دەبی بەشی دیسکریپتیڤ ستاتیستیک تێدابی لەبەرچی لەبەر ئەوەی ئەو توێژینەوانەی کە ئەمە ئەنجامی دەدەین دەبیت خشتە و وێنەی تێدابیت ئەو خشتە وێنانە بە چی دروست دەکەین بە ئەوەی کە لە پێشمانە بە دیسکریپتیڤ ستاتیستیکس چێ پرسیاری جەماعەت دیسکریپتیڤ ستاتیستیکس لە بۆ دروستکردنی خشتە و وێنەکانە هیچ توێژینەوەکی کوانتیتێتیڤیش نییە بەبێ ئەوەی کەوا چی تێدا نەبی خشتە و وێنەی تێدا نەبی پرسیارتان هەیە بێ زەحمەت ئاسانە ئێستا دێین تەطبیقی دەکەین تاوە جەماعەت دێین تەطبیقی دەکەین بەرنامەکەی خۆتان بکەنەوە بەرنامەکەتان بکەنەوە بەبیرتان دێ تازە پێشتر باسم کرد گوتم کاتێک کە ئەمە باسی چی دەکەین کاتێککە باسی دیسکریپتیڤ ستاتیستیکس دەکەین دەبی بچینە سەر چێندە لە بەرنامەکەی خۆمان چێندەرکان بەشە کامە بەش بوو ئەوەی کە دەبا بچوو بینایە سەری لە بەرنامەکەی گوتمان دەچینە سەر کۆڵوم وازحە دەچینە سەر کۆڵوم کەواتە هەمووتان بڕۆنە سەر کۆڵوم دەتان دیارە جەماعەت بەڕێزان نەخێر دیار نییە کاکتۆر هیچ دیار نییە نەوەڵا هیچ دیار نییە لای من وایە جانەزان ئێستا دیارە عیبی نییە دەست خۆش تاوا جەماعەت لە بۆ دروستکردنی خشتە و وێنەکان ئەمە پێویستە بڕۆینە سەر چی پێویستە بڕۆینە سەر کۆڵوم بەشی کۆڵوم کاک دکتۆر عەفو لە ئێمە ئەم دایلۆگ بۆکسە نایانە سەرەتاکە بەرنامەکەمان بۆ کرێتەوە مامۆستا ڕێباز ئەو هایەوە نییە بەڵێ تاوە لێرە بڕۆ فایل نیو لاوەشم کرد کاک دکتۆر نیو پرۆژێکت تاوە فایل نیو پرۆژێکت فایل تاوە مامۆستایانی دیکە لەلایەنگۆ هەیە یان نییە دەبتەوە مامۆستایان لای من نابێتەوە لای منیش نابێتەوە هەر نووسراوە پلیز ویت لای منی شەروان نووسراوە ئەکتیڤ نییە بۆ ئێمە فایل نیوەکەش ئەکتیڤ نییە دکتۆریان لای من عیبی نییە بەڵم پێشتر دامەزانە بوو شەی دیکە عیبی نییە با پێمان بڵێ لۆی بزانین چەند ئەوە هەیە دکتۆریان هیم نیش کێشەی هەیە هەمان شە تەواوە بە هەمان شێ مادەم کێشەی هەیە ئێستا من فایلشکەتان لە بۆ دەنێرم ئەوەشیان هەر هەمان شتا بەڵام ڤێرژنەک کۆنترە لەوانەیە سەبەبەکە ئەوە بی ئەو ڤێرژنە زۆر نوێ ئێستا لە بۆتان دەنێرم دەتوانن ئەوی داونلۆدکەن هیچ کێشەکتان نییە تاوە جەماعەت هەر بەسەر چاوانەیەک دقە ئێستا لە بۆتان دا کاک دکتۆر وا بزانم لە دامەزانیم پرۆگرامانە پێویستە لەو کاتە ئینتەرنێتەکە بکشێنینەوە والله بەڵێ ڕاست دەکەیت لەوانەیە من کوژاوە بوو کاک دکتۆر من کوژاوە بوو کورانە بوو کێشەمان نییە کێشەمان نییە ئێستا ئەوەی ڤێرژنە شکەشتان لۆ دەنێرم ئەویش تاقیکەنەوە بزانن چی دەڵێتن باشە ڤێرژنەکی دیکەوە بەڵێ ئەم ڤێرژنێکی ئێستا بۆمان نێری بۆ کۆمپیوتەرەکە بێ کە 32 بایت بێ تێدایە بەڵێ ئەویش تێدایە ئەلمیم ئێستا ئەوە ڤێرژنە شکەشم لۆ ناردن ئەو دەتوانن بەکارێ بینن هیچ فەرقەکی وای نییە ئەلمیم ئێستا جەماعەت کاتێک ئەمە باسی دیسکریپتیڤ ستاتیستیکس دەکەین دەتوانی چ بکەی دەتوانی بڕۆی لە بەرنامەکەی کاتێک دەکەوە بڕۆی سەر کۆڵوم تەواوە کە دەچێت سەر کۆڵوم دووبارەی دەکەمەوە ئەها لە بیدایەتی ئەمن دوو شوێنم هەیە یان دەڵێ داتایەکی کە بە خۆت هاتە داخلیکە یان ئۆتێ دەتێ داتایەکی کۆمپانیە داتای کۆمپانیەکە ئەو بەکاربهێنی تەواوە ئەمە نەخێت داتای کۆمپانی بەکارناینیت داتایەک بە خۆمان دەمانەوێت داخلیکەین
واضحة داتایك بخۆمان دەمانەوێت داخلیکێت ئەوە دەڵێن داتایەکمان هەیە کە دەڵێن داتایەکمان هەیە دەڵێن کرییت یعنی دروستی بکە ئەوە چۆنیەتی پیشاندانی بەرنامەکەیە ئەو بەرنامەیە لە چەند بەشێک پێک دێت مەجموعە تابەکمان هەیە لەسەرێ تەواوە مەجموعە تابەکمان هەیە لەسەرێ بەرنامەکە لێرەش مەجموعە تابەکی جیاوازترمان هەیە ئێستا ئەمە هەمویان باز دەکەین لەگەر چەند سێڵێکمان هەیە ئەو سێڵانەی کە دەیبینی وەکو ئاکسل فایلێک وایە یعنی لە سێ بەش پێکاتێ بەرنامەکان چەند تابەکە لەسەرێ ئۆتە چەند بەشەکە لەسەرێ بەشێکی دیکەش لەو لایەیە لەگەڵ چیمان هەیە لەگەڵ سێڵمان هەیە لە بۆ ئەوەی شتەکەی من نزیک نەبی لە بواری من حەز دەکەم یەکێکتان یعنی هەم بە کرانەوەی کامیرە و هەم بە نمونەشی بواری خۆیم پێ بڵێ لە ئەوەی ئیسفادە بکەن هەم ئەنگۆش باشە داتایەکم بدەنێ لەوەی ئەو داتایە ئەمن بەکار بینم لە توێژینەوەکەم تاو دوو گروپ لە داتابی ڕقەمەکانم پێ بڵێ ئەمن ئەو کاتی بەکاری دێنم فەرموو یەکێکتان باوەڕەکەن زۆر ببوورە لە گوگل درایڤەکەیدا داوای ڕیکوێست ئەکسس دەکەم دکتۆرگیان والله من فریمدایە ها چای دەکەمەوە بەس فریمدایە ڕێبین بەڵێ ئەو دەدەمێ سەرچاو زۆر ئاساییە ئەمە وام کرد کە داوانەکە مامۆستا ئاوات ئەوە لای منیش وایە لای منیش وایە مامۆستا محەممەد نامی قەولۆ توش دووگیان فکرکەم لای هەمومان هەر وایە لای منیش وایە عینش لای منیش هەمووتان دەتان دەمێت چێشتان نێوە تا موافقم کرد ستروە مستەفا تا ئێستا ئەوەشی دەکەم ئێستا دووبارەی کەنەوە لای کەستان داوانە بەڕێزە بەرنامەکە کاتەکە دەیکەنەوە لە سێ بەش پێک دێت بەشەچیان ئەو بەشەی سەرەیە بەشەچیان ئەو لایە و بەشەچیانش بریتە لە ئەو سێڵانە بە کەیف خۆم دەتوانم لە سێڵەکان ئەو ژمارەی کە ئەمە دەمەوێت بنووسمەوە پرسیارەکەی من لەوەیدا بوو نمونەکی خۆتانم پێ بڵێن لە بۆ ئەوەی ئەمن حتا لەسەر نمونەنگۆ بڕۆم لە ئەوەی ئەنگۆ سوودی لێ ببین فەرموو یەکێکتان نمونەم بداتێ نمونەکەم بدەنێت کە بەکار بێت لە اختصاسی تۆ ئەو مامۆستایی کە لە کیمیایی بوو تازە قسەی کرد چێ بوو مامۆستا ڕۆشنە ناوەسەگەم لە کیمیا نەبوو دکتۆریان نەخۆ چێ بووت ئەوەی لە کیمیا بوو بەڕێز لە کام ئەوەی مامۆستا ڕۆشنە من لە هەندەسە دەکان نمونە چەند دەسیم پێ بڵێ وڵڵا ناسانە ئەفۆ هەندەسەکان بەشی کاک دکتۆر بەڵێ فەرموو مامۆستا ڕێباس دکتۆرگیان کاریگەری ئەوەی کە مناڵ لە ناو یعنی ژنگەیەکی سروشتیە پەروەردە ببێت لەسەر لایەنی کۆمەڵایەتی و لایەنی دەرونی ئەمە تۆپیکی یعنی تایتڵی ئەو شتێک ئەو شتێک تاتوو دەڵێ ئەو کوالیتیڤە ئەمن باسی کوانتیتیتیڤ دەکەم نەگاتۆر ئێسم یعنی بۆی تۆپیکی کە بیوتی کە بزانی پرسیارەکان چۆن چۆنی ئەخقاەن ئەم باس پرسیار ناکەم ئەمە دەڵم نمونە ئێستا ئەمە لە بواری خۆم لە بۆتان بینمەوە لەوەی هەمووتان تێ بدەن تەواوە ئێستا ئەم تۆپیکە هەیە بەڵام پرسیارەکان کە کراوە پرسیارەکان کە کراوە ئەو مناڵانەی کە لە ناو سروشتا یعنی ئەژین یعنی ئەم پرسیارانیان لێکراوە تاقییان کردوونەوە مەسەرەن تا چنێک ئەم مناڵانە یعنی بڕێک پاریان دراوە پێی کە تاقیکردنی کۆمەڵایەتیان پێکراوە بە بەراورد بۆ مناڵانی کە لە ناو ژینگەی سروشتیا پەروەردە نەبوو مامۆستا ڕێباس ئەوە دەزانم ئەو کوالیتیتیڤە بەس بە جێ لە برای خۆت ڕاگرە کاکە جان بەست خوا یعنی دووسەیەکتان کامیرەکەتان بکەنەوە تا من بزانم ئایا چەند کەس لەگەڵمدایە چکە بەتەنها بە من ناکردرێ باشە بەڕێزان سەیری منکەن ئێستا من نمونەکتان لۆ دەینمەوە هەر زۆر زۆر بە ئاسانی کە ئەمە ڕۆژانە ئێستاکە
لە ژیانی خۆمان هەمومان لە هەر اختصاسێک بین ئەمە دەتوانین سوودی لێ ببینین تاوە هیچ کەسێکمان نییە گوێمان لێ ڕێژەی شەکرە نەبووبی لە لەشی ئادەمیزاد وانە شەکرە تەواو بە نمونە چەند کەسانێک وەردەگرین ئەو کەسانە کۆنتترۆلن هیچ کێشەیان نییە وە کونگۆ تەواو ڕێژەی شەکرای عادی چەندە لە خەڵکی ئاسایی ڕێژە چەندە لە بینی 80 لە بۆ 120 کاکە ئەمە دەڵێن 82 ئەوە نەفەری یەکەم تەواوە داتایەکانی کە ئەمە هەیتمان ئەوە ژمێردراوە چی پێ دەگوترێت ئەو داتایانە ژمێردراوە پێی دەگوترێت کوانتیتیتیف ئێستا ئەمن دەمەوێت چی لە بۆ بکەم بە ڕێزان ئەمن دەمەوێت دیسکریپتە ستاتیستیکی لە بۆ بدۆزمەوە یعنی چی لۆ بکەم یعنی وێنەی لۆ دروستکەم گرافیشی خشتەشی لە بۆ دروستکەم تەواوە ئێستا من ئەو نمونەی دێنمەوە کە هەمومان دەتوانین لە ژیانی ڕۆژانەی خۆمان وەکو نمونەک بەکاری بینین مەجموعە کەسانێکمان هەیە دەمانەوێت بزانێ ڕێژەی شەکرە لە لەشان چەندە لە کاتی ئاسایی یەکێکمان هەیە 18 یەکێکمان هەیە 115 یەکمان هەیە 87 تەواوە ئەو ژمارانە ئەنگۆش دەتوانین لەگەر من ئەوها بینوستنەوە لەوەی بەش ینی بە عملی ئەگەر بەرنامەکەتان کار دەکا 87 تەواوە 79 180 105 کامتان پێشتر بەرنامەی SPSS یان هەر بەرنامەی دیکەی ئەحساییتان بەکارهێنایە عفو هیچتان هەیە بەرنامەچکەتان بەکارهێنابێت پێشتر من هەر لە SPSS-ەکە هیمانە کرد ئیشمان کردووە بەڵام ئێستاکە ئینشاڵڵا پاش ئەو 6 محازەڕەی کە دەیکەن بڕوا بکە یعنی دڵی جارشکەم بەلای SPSS دەناسمە نەک بڵێم لە بەنەوعیەتەکەی چکە ئەو بەرنامەیە زۆر ئاسانە یەک شتمان هەیە لەو بەرنامەی پێ دەگوترێت تمپلیت چیە یعنی یەک جاران با بڵێنە تو ئەحسایەک هەیە مەجموعە داتایەکە جیاوازە لە یەکتری یەک جاران یەک داتا هەستای ئەحساب لە بۆی کرد باقیەکەی دیکە هەر هەمووی بەخۆی دەیکاتن هەر ئەتو بەس داتاکەی داخل کە دەیکا لە هیچ بەرنامەی دیکەی ئەحسایی ئەو شتانە نییە تەنها لەو بەرنامەیە نەبیت یعنی تمپلێتێک لە بۆ دروست دەکات لەسەر ئەساسی تمپلێت دەکەیت و دەتوانی ئیشەکەی خۆت بکەیت ئەوە یەک لەو سوودانەیە کە لەو بەرنامەی دەبیندرێت ئەم تەسەوڕ دەکەم چکە ئەوە نزیکەی لە 2013ەوە ئەو بەرنامەی بە هەر ئاستەکم گۆتی بیتەوە چکە زۆر جار خولی دیکەی سەریعمان کردەوە بوویتە بەشێکی ئەساسی وەکو وەرد لە ناو بەرنامەکاندا هەیە تاوە شەڵا ئەنگۆشوەتانی پێ زۆر بە ئاسانی بە خۆشتان یعنی ئەوەی بکەن ئیشی لەسەر بکەن بەس مامۆستا ئاوا دەمن بکاتە هۆست بۆچی لە جامیعەتانە دوورگیان ئێستا هەر SPSS ئەوترێتەوە ئەمە ناوچێتەوە ئەمە زۆر تازێنە وڵە تازەیە لەبەرەوە هێشتا زۆر خەڵک ئەوەی لەسەر نییە یعنی معلوماتی لەسەر نیە تا ئێستا هەر ئەو نمونەی کە هینامانەوە ئەمن ئەو نمونەی دەدەم بەس لە بۆی تێبگەن باشە دواتر هەر یەکێک لەنگۆ نمونەکەم پێ بڵێ لەسەر ئەو ئەساسەی بەسەر هەردوو چاوان ئەم لە بۆی دەکەم وتمان ئەمە دەمانەوێت ڕێژەی شەکرا لە کەسی ئاسایی لەگەڵ ئەوانەی کە بە ڕۆژوون بزانین ڕێژەکە چەندە بە نمونە ئەمە چەند نمونەکمان هیناوە ئێستا لە کەسی ئاسایی چەند نمونەکی دیکە دەدەین با بڵێن ئەوە دەبتە 72 83 ئەوە چەند ڕقەمەکە لە خۆم ئەم دەیڵێم بەڵام ئەگەر ئەتوو توێژینەوە کتابی ئەو ڕقەمانە لە بەردەستت دەبیت وازەحە دەتوانی لە توێژینەوەکەت ڕقەمەکانی خۆت وەربگری داخلی ئێرەی بکەی حتا ئەگەر لە ئاکسڵیش داخلی بکەی دەتوانێت کۆپی پێستێکی بهینی ئێرە وازەحە لێرە بەو شێوەیە ئەم ڕقەمەکان داخل دەکەم هەر یەکە چ لەنگۆ هەر ڕقەمەکی دیکەی کە دەتوانی ئەوەی بی داخلی بکە ئاسایی بەس بە نووسینەکەوتەوە ئێستا لێرە ئەمن چەند گروپم هەیە ئەگەر لەلاتان دیاربی چەند گروپمان هەیە دوو گروپمان هەیە دەمانەوێت چ بکەین دەمانەوێت سنترال تندنسی لە بۆ بدۆزینەوە لەگە دۆزینەوەی سنترال تندنسی ئەمە پێویستە دوو شت بکەم یەک وێنە دروست بکەم دوو خشتە دروست بکەم تەواوە وازەحە جەماعەت لێرە ئەگە سیرکن کاتەکە بەرنامەکەتان کردەوە لە بەشی سەری بەرنامەکەی شتێکمانەیە پێ دەگوترێت ئەنەلایز چییە؟ ئەنەلایز سیرکەن ئەنەلایز دووبارەی دەکەمەوە ئەوەی پاش ئەوەی لەبەر ئەوەی ئەمە باسی دیسکریپتیف ستاتیستیکس دەکەین یعنی ئەحسای وەصفی ئەویش بەشەکە لە چی؟ بەشەکە لە چی؟
بەشەکە لە quantitative data لێرە ئەو ژمارانەی کە ئەمە هەمانە دەمانێت شیکردنەوەی لە بۆ بکەین دەچینە سەر ئەنەلایز کە دەچینە سەر ئەنەلایز چی تێدایە جەماعەت ها descriptive statistics لە کۆڵوم چی تێدایە descriptive statistics بەخۆی تێدایە دووبارەی دەکەمەوە لەوەی ئاسان بیچکە ئەو ڕۆ یەکەم ڕۆژە دەچمە سەر ئەنەلایز لە ئەنەلایز دەچمە سەر descriptive statistics کاتەکە دەچمە سەر descriptive statistics دەرێم ئۆکەی تەواوە ئەگەر بەبیرتان بێت جەماعەت تازە لە بەشی یەکەمی ئەو ڕۆکە ئەمە گوتمان چمان دەوێت mean standard deviation لەگە standard error وەنەبوو گوتمان descriptive statistics دوو بەشە بەشەکیان بەرەو ناوەڕاستە central tendency ئەویش نمونونەکەمان چ بوو mean بوو بەشەکیشیان دوورکەوتنەوە لە ناوەڕاست بوو dispersionمان پێدەگوت وەکو گوتمان standard error و standard deviation تەواو هەر ئەوەی داگرە تەنها ئەوەی داگرە تەنها ئەوە داگرە بڵێ ئۆکەی یەکسەر پێ دەڵێت لە گروپی یەکەم ئەو کەسانەی کە ئاسایی بوون هیچ کێشەیان نەبوو ڕێژەی وەسەتی شەکرەکەیان 97 بەڵام کاتە کە بە ڕۆژی دەبنە چەند دەبنە 80 یعنی ئەمە بەخۆمان چەند کەسمان هەبوو جەماعەت 10 کەسمان هەبوو نییە یەک گوتمان descriptive statistics بە یەک ژمارە وەسفی هەموو داتایەکەمان لۆ دەکات دەڵێ ئەوانەی ئەها سیرکەن لێرە دەڵێ ئەوانەی کە بە ڕۆژوونین کۆنترۆڵن مینی یعنی ناوەڕاستی شەکرەی هەمویان 97.10 ئەی ئەوانەی بە ڕۆژوون 80.30 بەڵام ئایا هەمویان 97.10 نەخێر هەڵە چی تێدا هەیە یعنی هەندێکی زیادە هەندێکی کەمە ئەو هەڵەیە چەندە 4.644 بەوەی دەگوترێت چی پێی دەگوترێت standard error یعنی هەڵاک هەیە ئەدی ئەوانەی کە بە ڕۆژوون هەڵەکە چەندە 3.93 تەواو جەماعەت واضحە یعنی ئەمە دوو خاڵم دەوێتن یەکەچان مین یەکەچان standard error واضحە جەماعەت دێم ئەمن ئەو مین و standard errorەی دەکەمە چی دەیکەمە چی جەماعەت دەیکەمە دروستکردنی بەکاری دێنم لە بۆ دروستکردنی تێبڵ یعنی لە بۆ دروستکردنی خشتە چی دروست دەکەم بۆ شێوەی لای خوارەوە سەیریکن لە توێژینەوەکەی خۆمان بەو شێوەی خشتەی دروست دەکەین سوود لە چ دەبینین لە خشتەکەی بە سەیریکەن تخوا سوود لە چ دەبینین لەو خشتەی کە ئەمە هەمانە یەکەم جار دەرێن کۆنترۆڵ تەواو دووەمین جار دەرێن چی جەماعەت دەڵێن چی دەڵێن فاستینگ ئەوانەی بە ڕۆژوون ئەوە لە بۆ نمونە تەواو مینی یەکەمینیان چەند بوو هی یەکەمینیان 97.10 دێم لێرە دەنووسم 97.10 هی دووەمینیان چەند بوو 80.30 وەنیە هی دووەمینیان دەنووسم 80.30 تەواو هەموو توێژینەوەک دەبی خشتەی تێدابی ئەو خشتەکە بە واستەی چ دروستکرا جەماعەت بە واستەی descriptive statistics لە ڕێگەی بەرنامەی گرافادەوە ئایا تەنها ئەمن دەبیت مینەکەی بنووسم نەخێر بە تەنها بە مین نابیت بەڵکو دەبی چی دیکەشی لەگەردا بنێم ئەمە گوتمان لەگەڵوی دەبی standard error دانم standard error چی پێدەگوترێت پێی دەگوترێت گەورەتر یان گچکەتر کەواتە لێرە گەورەتر یان گچکەتر کامەیە standard errorەکە هی یەکەم 97.1 کە چەندە 4.644 دێم لێرە دەنووسم 4.644 وازحە هی دووەم چەندە جەماعەت هی دووەمیش دادەنێم ئێرە بەو شێوەیە ئەمن تێبڵەکەم دروست کرد ژمارەی چی تێدایە بەو ژمارەی ئەمن دەتوانم وەسفی هەموو داتایەکان بکەم ئەوە چەندە 3.10
ئەوەش 3.1 ها ئێستا لە خلالی ماوەکی زۆر کەم ئەمن هەستام وەصفی کۆنتڕۆڵم کرد گوتم 97.10 معدەلیان هەڵە چیشی تێدایە هەڵەکە 4.64 فاستینگ چەندە 8.3 هەڵەکە چەندە 3.93 هەموو توێژینەوەک دەبی ئەوەی تێدابی هەموو توێژینەوە خشتە یان وێنەی تێدا ئێستا خشتەکەمان بۆ شێوەی دروست کرد حەز دەکەم مەگەشتێک لە مێشکتان هەیە ڕوون نییە با لە بۆتان دووبارە بکەمەوە واضحە جەماعەت یعنی لە توێژینەوە ئەنجامدان ئامار بەشێکی ئەساسیە لە ئامار یەکەم سوود کە لێی دەبینین لە بۆ دروستکردنی وێنە و خشتەیە وێنەکان بە چ دروست دەکردرێ خشتەکان بە چ دروست دەکردرێ بە دیسکریپتیڤ ستاتیستیکس دیسکریپتیڤ ستاتیستیکس یعنی ئەحسای وەصفی چمان لۆ دەکات دووشتمان لۆ دەکات یەک مینەکەمان لە بۆ دیاری دەکات ناوەڕاست دوو چەند هاڵی تێدایە دەتوانم بەو شێوەیە ئەمن بیکەمە چی جەماعەت بیکەمە خشتە باشە ئەدی دەتوانم بیکەمە وێنەش بەڵێ سەیریکەن هەر لە ناو بەرنامەکەی ها ئەگەر بەرنامەکەتان کرایتەوە چ نووسرایە جەماعەت لێرە چ نووسرایە مامۆستا بازیان لێ دیارە چ نووسرایە لێرە ئەها گرافس کلیک لەسەر داتایەکەی بکە لە گرافس کلیکی لەسەر بکە ئەها یەکسەر بەخۆی دەیکاتە وێنە ئۆکەی ئەو کردێ وێنەش هەر یەکسەر بەخۆی وێنەشی دروست کرد سەیریکەن تخوا سەیری ئێرەکەن ئەوە دەبل کلیکی لەسەر بکە دەبل کلیک ڕەنگەکەی ڕەشە بیکە قاوەی ئۆکەی ئەوە دەبل کلیکی لەسەر بکە ڕەنگەکەی ڕەساسیە بیکە مۆر چێ دەزانی ئەو گرافە چمان پێ پیشان دەدا ئەو وێنەیە هەمان شتە هەمان ئەوەی لە خشتەکە هەیە پێمان دەڵێ ئەوانەی کۆنتڕۆڵن ڕێژە شەکرایە 97.10 ئێوەرە لە وێنەکە شتە مشاک ئەو 97.10 چەندە هەندێ ئەدی ئەوەی کە لە فاستینگن ئەوانەی بە ڕۆژن چەندە 8.3 ئەوەش چەندە 8.3 کەواتە ئەو بەشیان چییە معدەلەکەیتی مینەکەیتی ئەدی ئەویان ئەوژمینی هی دووەمینە ئەدی چی دیکەمان هەیە لە خشتەکەی جەماعەت چی دیکەمان هەیە هەڵەکە لێرە لە ناو وێنەکەی هەڵەکە کامەیە ئەو بەشێ ئەو هەڵەکەی کەواتە ئەوە معدەلەکەیە ئەوەش هەڵەکەیە ئەو معدەلەکەی ئەو هەڵەکەیە چ جیاوازیەک هەیە لە نێوان ئەو وێنەیە و لە نێوان ئەو خشتەی کامە دروستمان کرد چ جیاوازیەکیان هەیە دکتۆر ئەو ڕقەمی ئەم وێنەیە هیچ جیاوازیان نییە کاکتۆر هیچ جیاوازیان نییە بە هەردوو شێوە ئەمە دەتوانین داتایەکانی خۆمان پێشکەش بکەین تەواوە ئاسانیان ئاسان نییە باش ئێستا خاڵک دەمینێتەوە ئەو وێنەیە لۆ چ دروست دەکەم حتا وەکو بیکەمە ناو توێژینەوەکەی خۆمەوە نییە بەبیرتان دێ کاتە کە باسی نووسینەوەی توێژینەوەم کرد گوتم لە کۆتاییەکەی کە سەبمیتی دەکەم ئایا دەتوانم وێنەکان بکەمە ناو تێکست فایلەکەی دەتوانم نەخێرە بێ هەتکە جیابێ بەزەبێت مامۆستاتارە دەبی بەتەنێ بیکەی کە بەتەنێ دەکەی گوتمان دەبی مواسەفاتی هەبی لێرە لە بەرنامەکەی ئەگە سیرکەن لە بەرنامەکەی ئەها لە ناو بەرنامەکەی چمان هەیە ئەکسپۆرت سیرکەن لە ناو بەرنامەکەی ئەکسپۆرتمان هەیە کلیک لەسەر ئەکسپۆرت بکە پێ دەڵێ ئەو وێنەی کە دەتەوێت گۆڤارەکە بە چ شێوەک داوای لێ کردبووی بە چ فۆرماتێک بە JPG EMF EPS PNG TIF ئەمە دەڵێن بە JPG گوتی ریزۆلیشنەکەی چەند بیت 100 300 600 ئەمە دەڵێن کاکە 600 تەواوە یعنی کاتەکە دەچمە سەر ئێکسپۆرت تەواوە دەچمە سەر ئێکسپۆرت
نوعیەتی وێنەکە دیاری دەکەم گوتم JPG تەواوە ریزۆلوشنەکە بە چ شێوەک بی بەو شێوەیە کە ئەمن دەمەوێت 600 تەواوە ئەو گرافە ناوی چ بی ناوی لێ دەنێم شەکرا تەواو ناوی لێ دەنێم شەکرا لە ئەوەی حتا وەکوو کە خەزنم کرد بزانم ئەوە شەکرەیە تەواو جەماعەت شەکرا ئۆکەی ئۆکەی تەواو لەکوێ خەزنت کردی وەرە سەیرکە ئێستا ئەوەی لۆی کردی وێنە چی سەر بەخوا ئەوە عادی ئەو ریزۆلچ نەمەعنای چی بوو یعنی چەند گەورەیکەی هیچ لە کوالیتی وێنەکە ناگۆڕێ ئێستا ئەها تخوا سێری ئەەکەن ئەحسا ئاسانکاری دەکات یەکان قسەم کرد ئێستا بە سەیری ئەو وێنەی کە بە سەیری ئەو وێنەی کە دەزانی ئەتو کۆنتترۆل و بە ڕۆژوو بوونت هەیە دەزانی ڕێژەی شەکرە لە کۆنتترۆل زیاترە لەوەکو بە ڕۆژمن ئیسیفادەی ئەحسا لەوەیە لە توێژینەوە وێنە یان خشتت لۆ دروست دەکات هەر بە تەمەشاکردنەکی یەکسەر دەزانی ئەو بابەتە چیە تەواو جەماعەت بەو شێوەیە ئەمن دەتوانم وێنە بە زووترین کا دروست بکەم بەڵام لە بیرم چوو ئەم لە بیرم نەچوویستم دووبارەی بکەمەوە لە بیرم چوو کە لێرە بنووسم ئەوە شەکرێ دەبی بنووسم شەکرە وانە لەوەی هەر کەسە کە دیتی بزانێ ئەوە شەکرێ ئێستا ئەوەی بکە وێنە ئەوەی بکەوە وێنە جارێکی دیکە ئۆکەی تەواو وەرە سیرکە لە تەنیشتیشی نووسرایە شوگەر لەوەی ئەو کەسێک کە هەر بەستە مەشای وێنەکەی بکە دەرێ ئەوە ڕێژەی شەکرەیە لەو کەسانێک کە کۆنتترۆڵە نزیکی سەتا لەو کەسانی کە فاستینگە نزیکی هەشتایە وێنەکە قسەی دەکا ئامار لە بۆ دروستکردنی وێنە و گراف یان خشتە و تێبڵ تەواو بە زووترین کات بە ئاسانترین شێوە پێت دەڵێتن نەتیجەی ئەو توێژینەوەی کەوا ئێستا ئەتو دەیخینیەوە مانای چییە چه پرسیاری هەیە بێ زەحمەت با پێش ئەوی بچمە سەر بابەتێکی دیکە ئاسانە دارێت تێدەگەن وەنیە لۆی هەم مەڵێ عفو کەشکۆرەکە و نووسی کلیک لەسەر کرد بە زەحمەت دوایی دیسانە چۆ سەر ئەکسپۆرتەکە یان ئەماشت بەس نووسیم مامۆستا بەس نووسیم ئەو وەکو وەردوایە مەسەن لێرە نووسیم شوگەر سەیری کە مامۆستا جوان لەسەرێ نووسرا ئاریەل دەتوانی بیکەی تایمیس نیۆڕۆمان دەتوانی بۆڵدیکەی دەتوانێت حەزمەکەی گەورەترکەی بینیت حتا ئەوانەش ئەوانش دەتوانێت حەزمیان گەورەکەی وازحە یان زۆر خۆشە تەعاملی لەگە دەکەی ئەوە دەتوانی ئەوانە ئەو ڕقەمانە گەورەکەی تەواو بەڵێ بۆی کەساوت بێ ئەو ڕقەمانە هیچ شتێکی ناوێت هەر یەکسەر ئۆتۆماتیکیان کە دەستکاری کە یەکسەر گەورە ئەبێت و دوایی بێ بە ڕسمیش تەواو ئێستا ئەو کە گەورەم نەکرد یەکسەر بڵێ ئەکسپۆرت بڵێ ئەکسپۆرت وتمان JPG ئۆندە تەواوە داتایەک ئێستا ناوی لێ دەنێ ڕقەم دوو لۆ لێمان تێکەڵاو نەبی وەرە سەیریکە ڕسمەکەی بکە ئێستا ڕسمەکە زۆر جوانتر و گەورەتر بوو ئەمە بەستنەوەی هەر نووسینێک دەستکاری کرد ئەبێت دیسانە چۆ سەر ئەکسپۆرتەکە بۆی کە کاک دکتۆر عەفو لە بەرنامەکە کە دایە بەزێنی ئێستادام بەزاندووە نووسراوە سیریال نمبر لەبیا چیە نووسیت ئاسێت نەبێ ئەوە مایکەوە مامۆستا ئەڤین مایکەوە ئەوە نەکەمەوە نانە مایکەوە دایخە ئەوە داخە بەرنامەکەش داخە کراکەکەی کە دایتمێ کراکەکەی بەو شێوکە لە بۆتم باس کرد کۆپیکە بڕۆ لە ناو فایلی سی لەوێ پرۆگرام فایلز هەیە لە ناو پرۆگرام فایلز گراف پات هەیە لەوێ کۆپیکە دەردەچی زۆر دەست خۆش تەواوە جەماعەت حەز دەکەم بزانم تێگەیشتن ئاسانەوە نییە هەموو توێژینەوەک ئەو بەشەی ئەوڕۆ کردمان تێیدایە دووبارە سەدبارە هیچ توێژینەوەک نییە بەبێ دیسکریپتیڤ ستاتیستیکس کەواتە ئێستا تو لە لات ڕوون ببتەوە ئەو کەسانەی کە وێنەکانیان هەیە و جوانە و لە ناو توێژینەوەکان بەو شێوەی دروستکرا بەخوای دوو محازەڕەی دیکە هەر ئەو هابکە یەکسەر دەزانی ئەو توێژینەوەی نەتیجەکەی چیە ئەو توێژینەوەی نەتیجەکەی چیە شک هەیە لەوانەیە مامۆستاوە زۆر لە من باشتربی لەو بابەتەی لە NLP وابزان پێ دەگوترە خێرا خوێندنەوە نییە خێرا خوێندنەوە مامۆستا بازیانی شەر بابەتەکەی ئەوە بوو
بەڵێ کاک دکتۆر سپید ریدین مەبەستە؟ بەڵێ وەنیە بەڵێ خێرا خوێنەوە سپید ریدینگ دەزانی لە بەحث سپید ریدینگ چییە؟ بەس سەیری وێنەکان کە لە بەحثەکەی تێدەگەی زۆر ڕاستە یعنی ئەو بەحسەی کە لە لامانەیە بەس سەیری بکە وێنەکان تێدەگەی باشە ئەوە نمونەکمان هینا لەسەر شەکرە بوو ئەمن حەزیشم لێ نەبوو ئەو نمونەی بینمەوە بەڵام بەس لە بۆی تێبگەن ئێستاکە هەمان نمونە گۆڕانکاری بەسەردابینین هەمان نمونە تەواوە هەمان نمونە گۆڕانکاری بەسەردابینین داتا ئەسڵیەکانمە لەکوێ جەماعەت لێرەیە تەواوە ئەی باش ئەوە شەکرە ئەو هایە ئەی پەستانی خوێنی لێ بەسەردێ لە بۆ نمونە پەستانی خوێن لە کەسانی ئاسایی بەو شێوەیە با داتایەکانمان بگۆڕین سیرکەن داتایەکانمان بگۆڕین پەستانی خوێن لەو کەسانەی کە ئاسایینە بەو شێوەیە لە بۆ نمونە 127 ئەو بەس لە بۆی تێبگەن ئەگەنا من هیچ کە نمونەی ئەوەتان لەوە ناینمەوە هەر کەسێک نمونەی دەوێ ئیدی بەرەبەر بە خۆشتان ئاسان دەبتەوە لەلاتان تەواو ئەو پەستانی خوێنە ئەو جارە 8 کەسمان هەیە ئەوانەی کە بە ڕۆژوون پەستانی خوێنەکانیان ئەو های لێدێ ئەو کەسانێک کە بە ڕۆژوون بە جگەرەی ناچێشن چکەوانەی جگەرەی بچێشن بە ڕۆژوو بن پەستانی خوێنیان بە عەکسەوە دەستە سەرێ وەنیە کار دکتۆر لێرە بە دیاریکردنی ڕەگەز و تەمەن و گروپی خوێن و ئەو شتانە نیە وەکو SPSەکە یاکسەر هەر نەتیجەکەی دەستەوە تاو یعنی لەم تۆ ئیش لەسەر نمونونەکەمانەوەیە جارە نمونەکی سادەمان هەیە تەواوە نمونونەکەمانەوە ئێستا سەیریکەن جەماعەت چم کرد تەنها ژمارەکەم گۆڕی تەواوە بەڵام لەبەر ئەوەی ئەمە بەرنامەی گرافات بەکاردێنین وەرە بڕۆ سەر ریزەڵتس نەتیجە ئامادەیە دەڵێ ئەو کەسانەی کەوا ئاساینە و بە ڕۆژوونە مینی پەستانی خوێنە 114ەیە ئەدی ئەوانەی بە ڕۆژوونە 91کە هەڵەکە چەندە 2.42 هەڵەکە چەندە 4.259 وەرە سەر وێنەکە ئۆتۆماتیکی لە خۆی وێنەکەی گۆڕی تۆماچی وێنەکەی گۆڕێت تەنها تۆ ئێرە دەکێتی دەکەی پەستانی خوێن هەر ئەوەندە کەڵی کە هەڵەیەک ڕوویاوە ئەو هەڵەکە چێ ئیرەکە مەبەستێران لە چییە؟ یعنی لەو بینەیە شتێک غەڵەت کردو ئەو ئیرەیان نانا هەمویان یەک خۆیەک ژمارەیان نییە مامۆستا وەنیە هەمویان یەک ژمارەیان هەیە نەخێر ڕێنجێکمان هەیە معدەلێکمان هەیە هەیە 124 یعنی لەبەرەوەی جیاوازی هەیە هەڵک دروست دەبی پێ دەگوت ستاندەر ئیرەر یعنی هەڵای ستاندەری ئێستا لێرە دەتوانم ئەمن بشدووسم بنووسم ئەوە چ شتەکە و خەستنیکەم کەواتە ئەوە بۆچی بۆ تێمپلێت ئەتو بەس قالبەچی دروست دەکەی بەس ڕقەمەکان دەگۆڕی بەخۆی ئیشەکەت لە بۆ دەکەن ئەوە سوودەکانی گرافانە بەو شێوەیە هەموو توێژنەوەکی کە ئەمە هەمانە دەتوانین چ بکەین دەتوانین وێنەی لە بۆ دروستکەین خاڵەکی دیکە زۆر گرنگە باشە ئەمە ئەو وێنەیەمان دروست کرد ئەو وێنەیە لە چ سەری هەڵدا ئەوە لەو داتایی کە بە خۆم هەم بوو پرسیارە ئایا دەتوانم ئەمن ئەو وێنەیە دابنێم وێنەی ڕسمەکیش دابنێم کە لە کاتی بە ڕۆژوو بوون زەختی دابەزیە بەڵێ بە چ شێوەیەک لێرە لە خوارێ چ نووسرایە جەماعەت نووسرایە لەی ئاوت تەواوە دەڵێم ئەو وێنەی کە هەمە لە بۆم دابنێ وێنەکەی کە هەمە ئەو وێنەکەی لە بۆم دابنێ تەواوە زائیدەن لێرە ئیمپۆرت فایل ئیمپۆرت وێنەک لە هەر شوێنێک هەیە دەتوانم ئەو وێنەی بینم وێنەکەش لێرە دابنێم یعنی دوو شتی بکەم هەم وێنەکەی دابنێم هەم وێنەکیش لە شوێنێکی دیکە بینم ئەویش دابنێم وازحە یعنی دوو کارم لە بۆ دەکا وێنەکەی خۆشم دادنێ و دەتوانم وێنەکی دیکەش بینم لە وێندەری دابنێم کەواتە هەموو شتێک بە واستەی ئەو بەرنامەی دەکردرێ هەموو شتێک هەرچی دەوێت بە واستەی ئەو بەرنامەی دەکردرێ ئێستا من وێنەم نییە گەنە
هەر وێنەکەبی دەتوانی بینی لێرە دایبنی تاوە جەماعەت بابزانین ئەو وێنە نەچێ ئەو وێنەی دەتوانی بینی لێرە دابنی لە ڕۆژی داهاتوو ئەو جارە ئەمە دێینە سەر بەشی دووەم ئەویش ئەوەیە باشە ئێستا کامیان لەو وێنەی لە پێش چاوتانە کامیان پەستانی خوێنی زیاترە کۆنترۆل بەڵێ کۆنترۆل کۆنترۆل بەڵام ئایا ئەتوو دەتوانی بەبێ ئەوەی کە ئەحسای لە بۆ بکەی بڕیار بدەی کامیان باشترە نەخێر ناوەڵە نەتوانین ناتوان کەواتە ئەوە تەنها لە بۆ پیشاندانە ئەوەی کە ئەوڕۆ باسمان کرد دیسکریپتیڤ ستاتیستیکس ئەحسای وەسفی تەنها پێت پیشان دەدا ڕێژەکان چەندە بەڵام لە سبەی نێوە ئەو جارە پێمان دەڵێن ئایا کامیان زۆرترە کامیان کەمترە وازحە ئەو ناوی چیە ناوی ئینفرنشەل ستاتیستیکسە یعنی ئەحسای ئیستنتاجی نەتیجەم لۆ بە دیار بێخی کامە زیاترە کامە کەمترە بە چ دەزانم لۆیە وەکو پێشتریش مامۆستا بازیان هەردێک گۆ سپید ریدینگ لێرە هەر سەیری وێنەکەی بکەی دەشزانی کامیان باشترە کامیان خراپترە ئەوە سوودی ئەحسایە و دووبارەشی دەکەمەوە هیچ توێژینەوە نییە لە دنیا بەبێ ئەحسا چونکە توێژینەوە بنێری لە بۆ هەر گۆڤارێک ئەحسای تێدا نەبی قبوڵیان نییە تاوە جەماعەت ئەوە بە نسبەتی بابەتی ئەوڕۆ ئینشاءڵڵا هەفتەی داهاتوو دووشەمێ ئەنگۆ بەرنامەکەتان لەلایە ئاسانیشە دووبارە سەیری ئێرەکەن تخوا ئەمن ئەو بەرنامەی دادەخەم جەماعەت سەیریکەن بەرنامەکەی دادەخەم تەواو لە بۆ ئەوەی بزانن ئەمە چ دەکەم کە بەرنامەکەم داخست کاتەکە بەرنامەکەی دەکەنەوە ها بەو شێوەیە سوودی لێ ببینن کاتەکە بەرنامەکەی دەکەنەوە لە کاتی کردنەوەی بەرنامەکە ئەمە دوو بەشمان هەیە بەشێکیان پێی دەگوترێت توتۆریال یعنی بەخۆی تعلیمیە فێرت دەکات ئێستا ئەوڕۆ لە بۆ نمونە ئەمە باسی دیسکریپتیڤ ستاتیستیکسمان کرد تەواوە کاتەکە بەرنامەکە دەکەوێت لەسەر کۆڵوم وەرە بەشی دووەم بەشی دووەم تەواوە بەخۆی پێ دەڵێت چ زۆرەکرد دەوێت ئەمە دیسکریپتیڤ ستاتیستیکس سەیریکە وازحە برێکرییت بەخۆی داتام دەداتێ بەخۆشی نمونونەکانم لە بۆ حەل دەکا بەخۆشی ڕسمم لە بۆ دروست دەکا بەخۆشی نەتیجەکانم لە بۆ دەردەینی تاو یعنی دەتوانن ئەنگۆ لە ڕێگەی بەرنامەکە بەخۆیەوە بەبێ ئەوەی پێویستان بە مامۆستابی شیکاریەکان بکەن ئەو مدەی کە ئەنگۆ لە ماڵێنە وازحە جەماعەت دووسێ دەقەمان مایە حەزم لێ جێم لە ڕئینگۆبی مامۆستا بازیان بەڕێزت ڕئیت وڵای کاک دکتۆر تقریبا ئەوەی کە تێگەیشتم لەو مۆزوعە باسی ئەوەت کرد کە بۆ نمونە گرنگی وێنە چ گرنگێکیە و چۆن ینی بۆ نمونە ئەتوانی داتای لە ڕێگای بخوت بکەیەوە ئەو ینی فکرەی سەرەکی بوو ئیتر ئەوانی تریش تێگەیشتم بکەمیان زۆر لەبەرەوەی کە بەڕاستی نازانم هەز دەکەم ڕێک بۆم و قورسە تێ دەکەم ینی بەڵام هەموو کەسێکی کە بیدایەت بی قورسە بەڵام بەشی ئەوڕۆ مەفهومە ئەوە دیسکریپتیڤ ستاتیستیک بوو کە لە ڕێگەی وێنەوە یان لە ڕێگەی خشتەوە کورتکراوەی هەموو بابەتەکە تێبگەی ڕێک ئەو مەفهومەکەیش دەست خۆش بێ زۆر سپاس مامۆستا توانە مامۆستا شیراز دەست خۆش بێ مەفهومە دەستەکانە خۆش بێ وازح مامۆستا شیراز مەفهوم بوو مامۆستا جوان ئەتوو زۆر باش دەست چاو خۆش بێ خوا بەرنامەکەش دابەزێ بتوانم تۆزێک ئینکەم پراکتیسەکەم تەسەورەکەم ئاسانتر بێ زۆر چاکە مامۆستا میدیا دەست خۆش کاک دکتۆر وڵایم زۆر جار دەمبیست خەڵکە بوو باسی ئاماریان دەکرد دەیان گوت لە ناو نامەکانمان بەکاریان لە ناو توێژینەوەکان بەس نەمدەزانین بچ شێوازێک ئەنجام دەدەن زۆر جار دەیاندا جەماعەتی ئیدارە و اقتصاد ئەوانە کە لە ئامار شارەزان دەست خۆش بێ بەڕێزی مامۆستایان ئەنگۆ چێ دیکە حەزی لێ قسەی بکە وڵی نازەمە من ناوەکانتە هەندێکتان نبینم بە هەر حاڵ ئەگەر ئەو ڕۆتۆزە قورسبی یانەی ئەوە بی بڕوا بکە محازڕەی دابێت ئەو قورسایەتی ئەوڕۆ کەمتر دەبتەوە شتێکی دیکە فێر دەبی بەرە ئەمن تەمەنا دەکەم
لە دوای 6 محازەرە هەر هەمووتان بە خۆتان توێژینەوەکانی خۆتان ئاماری لێ بکەن کە ئەوەش هەدەفی کۆرسی دووەمە. یعنی خولی دووەم کە خولی ئامارە ئەوەیە بە خۆت بیکەی بەخوای ئەمن ینی زۆر جار لەوانەیە لە بینی خۆمان ئەوم گوتبیت بەڕاستی بەداخەوە مەوزوعی ئامار لە کوردستان لە لایمە لە بۆ تەڵەبەی ئەندەرگراجوێت قۆناغی چوارەم تەڵەبەی ماستێر و دکتۆرە بوویتە مەزدەڕێکی پارە پەیداکردن بە ڕێگایکی زۆر زۆر ناشەرعی. یعنی ئێستا بۆ خوای مامۆستا هەیە ئەو ئامارەی کە ئەوڕۆ ئەمن کردم دەیکا بەڵام بەخۆی دەزانی کە زۆر زۆر لەوەی سادەترە کە ئەو کەسەی دەهینتە لای لە بۆی دەکا چ دەکات دەڵێ بڕۆ هەفتەی دیکە وەرەوە ئەمە گەلک پێوەماندی دەبم هە لەوانەیە هێشتا تو نەگەیشت پێمارە ئەوی شەکەی خۆی تاوا کردی بەڵام هاتە هەفتەک لۆت نانێری سێ چار وەرەقەشی محتەرەمیشی لێ دەستینی تەواوە هەدەفەکەمان ئەوەیە ئەمە سوود بگەێنیت ئیدی ئەوە هەدەفەکەیمەیە لەوەش گرنگتر ئەوەیە لە کۆتاییەکەی وەکو لێرنینگ ئاوتکەم بە خۆت بیکەی تەواوە ئەگەر ئەمە توانیمان لە خلالی ئەو 6 محازەڕەی کە هەمانە ئامار تێبگەین ئەو کاتی ئەو دوو توێژنەوەی کە دامانە بە خۆمان بەبێ کەس یارمەتیماندا هەموو ئامارەکەشی لە بۆ دەکەین ئینشاڵڵای سوودی لێ دەبینن سەیری ڤیددیۆیەکان بکەنەوە جارێکی دیکە هەر کەسێک پرسیاری هەبی لە گروپەکەی دای بنێ من بەسەر چاوان جوابتان دەدەمەوە ڕێک زوو بۆماندانێن زۆر باش دەبێت بۆی دووبارە سێریکەینەوە لە گروپ دکتۆر هەتا چەندێک ئێمە ئەچینە ناو میستێکەوە دکتۆر لە داتا و ئەو شتانی کە بەدەستمانەکەوێ ئەوجا وڵا دێنە سەری مامۆستاڕێ باز هەمووی بە ڕۆژ بە ڕۆژ باز دەکەین تەواوە باسی ئەوانش دەکەین تا باز دەکەین بەسەر چاوان با بچینە ناو ئینفرێنشەڵ ئەو کاتی لە بۆ جەماعەتیش هەندێک شت ڕوون ببتەوە ئەو کاتی دەزانین میستێک لە چێن دەرە و بە چ نەوعک حەلی لە بۆ دەبینینەوە بەسەر چاوان ئەوان هەمووی باز دەکەین. کات دکتۆر یەکێک لە کێشەکانی خوێندنی ئەکادمی بە شێوەیەکی گشتی ئەوەیە کە ئەوان ناوەڕۆکە عیلمیەکەت پێڵێن ئەوەی عەمەلیەکەت پێ ناڵێن. ئێستا بۆ نمونە من لە بەکالۆریۆس 2 کۆرسم لەسەر ستاتیستیکس لەسەر ئامار خوێندووە هێندەی مەشغوڵ بووین بە شتە بیرکاریەکانەوە یعنی هەرگیز نەمانزانی چۆن تەطبیقیکەین دوایی بۆ بەحسەکەمان یەکێک لەو کەسانی کە لە بەحسەکە لەگەڵما بوو بۆ نمونە مامی ڕێز قسمی ئامار بوو هەموو داتاکانمان یا بوو بۆمان چاکە واتە لە بەکالۆریۆس جاری وا هەیە مەشغوڵ دەکەن بە مۆزوعێکی بیرکاریانەی بەحتەوە هیچ شتێکی عەمەلی فێر نابیت. پێم وایە ئەگەر هەر زانکۆش وای بکردایە بۆ نمونە ئێستا ئەکاونتین بۆ نمونە من بزنسم تەواو کردووە زۆربەی ئەوانەی کە لە بوارەکانی بزنس ئەخوێنن ئەکاونتین بە وردەکاریکی بیرکاریانەوە ئەخوێنن دوایی ئەسڵەن بە هیچ شێوەیەک نازانن بە عەمەلی ئیسفادەی لێ بکەن لە کاتێکە زۆربەی کۆمپانیاکان خۆیان ئەچن ئەپلیکیشنێک بەکارێنن یعنی ئەگەر تۆ عەمەلیان فێری ئەپلیکیشنەکەی بکەیت ئەم کەسە ئەتوانێت ئیشی محاسیبێکە بە ڕێکوێکی بۆ بکە بە یەک کۆرس. دەست خۆش مامۆستاوە وەڵی بە هەمان شێوە ئەم پێم گوتی یعنی ئەوە لە ئەنجامی خبرەک پەیدامان کردیە لەگەڵ تەڵەبەی برین بەکالۆریۆس چەند ساڵێک دەرسم پێیان گوتیە ماستەر دکتۆرا لە هزار دەستیان پێ دەڵێم کە ئەوەی ئیسفادە لێ دەکەن چۆنێتی تەطبیقکردنەکەیە نەک شێوە ڕاضیاتەکەیتی هەر لەبەر ئەو سەبەبەش ئەمە لەو خولەی ئەو تەطبیقی یعنی ئەو بەو پەیڕەوە دەڕۆم کە بە چ شێوەیەک تەطبیقی بکەن ئەمن متاکیدم ئێستا لەوانەیە هەندێکتان کێشەی بەرنامەکەتان هەبووبی بەڵام لە بۆ هەفتەی دابێ ئەو کێشەتان نابی بڕوا بکەن لەوانەیە زۆر زۆر ئاسان بی یعنی جاری دیکە کە ئەمە دیسکریپتیڤ ستاتیسک هەموو جارە دووبارەی دەکەینەوە بەڵام جاری دیکە ئۆڕێدی ئۆتۆماتیکی بەخۆی لە بۆ دەکات دەشبینی تەواو دەبتە تەطبیقی مدە بە مدەوە لە کۆتاییەکەی ئینشاڵڵا بە خۆتان تەطبیقی دەکەن بە ڕێزنم گۆ لای جەنابتان تەطبیقە کریان بەرنامەیە یعنی هەر لە جامعەی سەلاح الدین هەمومان هەموو تەڵەبەی دکتۆرا و ماستێر و ئەندەرگراجوێت هەمومان گرافات بکەڕێن مەبەستم لە بالضبط ئەم بەرنامەیە نەک گرافات ئەو بەرنامە ئەو گرافات بەرنامەی گرافات پریزم بەس ناتکە لە سلێمانی وەریە ئێمە ڕێگەین پەخشیکەن ئەمە برادەرمان هەیە لە زانکۆی سلێمانی لە زانست دکتۆر هەستیار و جەماعەت بەڵێ ئەوانش بەکاری دێنن ئەوەی کە لە بریتانیا گەڕابیتەوە لە تواناسازی زۆربیان ئەو بەرنامەی بەکاردێنن قەدری بەرنامەکەی دەزانن ئەوان ئەوکوتنەوەی حازراتی ماستەر دکتۆر عاڵم وابزانم دکتۆر هەستیار دەیکا بەڵێ
وڵی ئێمە تاکی ئێستا SPSەکەی بەڕاستی هینی لە بەرچاوە خات یعنی ئەحسا لە بەرچاوە خات زانم بڵێ ئەوە هەندێک ڕزای سوکترە لە ڕێگەی خۆتانەوە مامۆستا تەوزیعی کەن ئینشاڵە با 6 محازڕەکەش تەواوی هیوادارم بە خۆت ببیە ئەکسپەرتێدا بتوانانی بە تەطبیقی ئیشی لەسەر بکەیتەوە